ئێستا وەرزی کشتتوکالکردنە لە ئەم مەوسیمەیدا با بڵێن ئیشێکی زۆرمان هەیە فەرمانگە کشتتوکالەکان ئیشێکی زۆر و خەڵکێکی زۆر ڕویان تێدەکات جوتیارەی ڕێژەیەکی زۆر لە جوتیاران ڕویان تێدەکات بەهۆی دابشکردنی قڕکەری کیمیاوی بەهۆی دابشکردنی پەینی کیمیاوی و جوتیارەکان ناوی خۆیان تۆمار دەکەن بۆ ئەوانەی کە لە کاتی خۆیدا لە وەرز لە مانگی 6 کە گەنم تەسلیم بە سایلۆ دەکەن لە دوای درێنەکردن و ئێمە وەکو سنووری بیتوێن و ڕانیە ڕێژەیەکی باشی ئەمساڵ قڕکەری کیمیاییمان بۆ هاتووە نزیک بە 1600 لیتر کە دابشمان کردو بەسەر خاوەن باخەکاندا بەوانەی کە گەنمیان چاندووە کە سن و کولە و خوانەخواستە و ئافاتی کشتتوکاڵێنە ڕوو لە ناوچەکەی بک بۆ ئەو خەڵکانە ڕێنماییمان کردوون دابشمان کردو بە نرخێکی زۆر گونجاو و پاڵپشتی بەسەر جوتیاراندا